جوی فرمانی یا هک درکتی او اراده هک شوی ایشا ملت ما درکتی او تشت کر هک سازید ما بین آوا کرن و جن و خورد هر دو کلا کایک ده قوات خودشن همی برانبری وان تشتا بسکنن نها بيجن هاجر ملت بفرماني كوجبري جالك جيابون او تشت بو دسبيكا فرماني جي هر اكي الجي اكيد قرياب تاني داوكا اش داعش خلاص ببه لي ام بيجن نها او تشت نمايا نها داعش نمايا ايه هكا نهاني كتشنقال دا اسبيجم او جواكا اس دي اهكا نهاني كشنقالي دا جواكا اس دي يا هكا جوهري خوي راست اهكا دجمن داين خويا كرن يا هكا داين خويا كرن هاجر چندي فرمان سريوان دا بيجي هيجي نكارن هكا اراداوان يا هكا هاتيا افاكرن و اراده جاركادي ترتن بكن وەکو ئەزانین و هەموو لە کە بیستمانە کە ژمارەیەکی زۆر بە هەزاران ئاوارە بوون بە هەزاران کوژران و کچوو بڵێن ژنەکانیان هەموو بڵێن بە کۆیلەکران وەکۆکو کەنیزەک فرۆشران بە ئەمیرەکان طبعاً ئەم کارەساتە کە لەلایەن چەتەکانی داعشەوە و لەگەڵ هاوشێوەکانیانە کە توانیان بڵێن ئەوە بکەن و بەداخەوە زۆر بەی لە هێزەکانی خۆمان خود حیزب ویلایەنەکان نەیانتوانی بەرگری بکەن لە برا خوشک و برای زیدەکانمان بەڵام هێزی شێ طبعاً ئەمە کارەساتێکی مێژوویە ون نابێ وەکو بینیمان کە گەریلاکانی پەکەکەوە هەروەها بڵێن شەڕوانانی یەپەژە و یەپەکە کە لە ڕۆژ ئاواوە فریایان کەوتن و بەرگریان لێکردن و ڕزگاریان کردن لە دەست چەتەکانی داعش طبعاً داعش و ئەو پیلانگەڕیایی کە بەزانین وڵاتی تورکایە و هێزەکانی تریش طبعاً لەگەڵیان نابوون کە ئەو جینۆسایدیان کرد بەڵام بەداخەوە تا ئێستا مە حەم ساڵ حوتەمین ساڵ ڕۆژە بەڵام هێشتا ئەو وڵاتانەی کە دەستیان هەبوو لەو جینۆسایدە قبول ناکەن کە ئەم کارەساتە بە جینۆساید بیناسیێنن طبعاً ئێمە داواکارین و خۆزیارین کە ئەو وڵاتەکان لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و لە نەتەوە یەکگرتووەکان و هەموو لایەک کە کار بکەن لە زلهێزەکان لە وڵاتان کە کار بکەن بۆەوەی ئەم کارەساتە بە جینۆساید بناسرێنرێ بەڕاستی داعش بۆ ئەو پیلانە یعنی بۆ ئەوی بتوانێ ڕێگە لەو شۆڕشەی ڕۆژئاوای کوردستان بگرێ هێنای شنگالی بە هەدەف گرت چونکە شنگال وەکو هەواڵ ئاماژەی پێکرد شوێنێکی استراتیجیە زۆر ڕێگا بەیەکەوە ئەبەستێتەوە ینی گەورەترین شت کە بەلای ئیسرائیلۆ گرتنی شنگال بوو بۆیە پاڵپشتی داعشیانە کرد بۆی ئەو شۆڕشە لە ڕۆژئاوا هاتوۆتە مەیدان و خۆسەریەک لەوێ دروست بووە بۆ ئەوی لەو شۆڕشە بێن نەمێنێت ینی کارەساتێکی زۆر گەورە بوو لەگەلی کووردا هیچ فەرقی نییە لەگەڵ کارەساتەکەی هەڵەبجە هیچ فەرقی نییە لەگەڵ ئەنفالە هیچ فەرقی نییە لەگەڵ ڕادەرکردنەوەی کەرکووکە هیچ فەرقی نییە لەگەڵ 8,000 ئەنفال کراوی بادینانە ئەمانە هەمووی خاڵێکی ڕەشن بە نێوچێوانی نێودەوڵەتیوە گرنگ ئەوەیە ئێستاکە هەوڵی جدی بدرێت یەک ڕاستە هەندێک وڵاتانی ئەوروپا و هەندێک عێراقیش تەنانەتدانی بە جینۆسایدی شنگالدادنە بەڵام ئەمە کەمە ئەمە بەش ناکە ئەبێ بە تەواوەتی لە دادگای لاهای بە جینۆساید بناسرێت و ئەبێ ئێستا کارێکی گرنگ لەوەیە بۆ ئەوەی جارێکی تر فەرمان بەسەر شنگال نەیەت و جارێکی تر بەسەر گەلی ئێمەی باوەڕ ئێزیدی نەیەت ئەبێ دان بە خۆسەری شنگالدا بنێت ئەمە گرنگترین شتەکە ئێستا ئەبێ کاری لەسەر بکە هەر تاکێکی ئێمەی گەلی کورد ئەبێ ئێستاکە کار لەسەر ئەوە بکە کە ناساندنی خۆسەری خۆبەڕێوبەری شنگالە ئەمە کاری لە پێشینەی هەموو کاتێکە بۆ ئەوەی بتوانێت ئەو جینۆسایدە جارێکی تر بێتەوە سەر ئەوەی کە بە جینۆساید بناسرێت و خۆبەڕێوبەرەکان بێجگە لە ئەوە من نەمیست باسی ئەو ژن و کچانە ئەەکەم کە ڕفێنراون چونکە ئەو بەڕێزانە هەمویان باسییان لەوە کرد بەڵام ئێستا ئیرادەیەکی ژنی ئێمەی ئێزیدی هەیە ئەوە گرنگترین شتە ڕاستە فەرمان چونکە هەموو جارێک لە دوای فەرمانێک سێرەکەی گەلی کورد بە ئیرادەیەکی جیاوازتر
هەڵدەستێتەوە چکە ئێمە دوای ئەم فاریش دیسانەوە گەلی ئێمە بە ئیرادەیەکی جیاواز سەساتەوە بەڵام ئەم جاریان چونکە ژنی ئێزیدی چونکە ژنی گەلی کورد ژنی ئێمەی کورد توانی بە ئیرادەیەکی جیاواز توانی ئەو با بڵێن ئەو هێرشانەی دەوڵەتی داعش و ئەو هێرشانەی تر ئەو پلانانەی ترکە دەوڵەتی تورکیا و دەوڵەتانی تر ئەیجێڕن لە باشووری کوردستانە و بەرامبەر بەگەلی ئێمە بەڵام بە ئیرادەی ژنی ئێمە ژن چونکە تاکو ژن ئازاد نەبێ تاکو ژن یەکگرتوو نەبێ ژنان نێنە لا یەکتری هیچ کاتی ئەو کۆمەلگایە ئازاد نەبێ بۆیە کۆمەلگای ئێمەی باوەڕ ئێزیدی لە پێشکەوتنی زیاتردایە ئێمەش هەرچی لە دەستمان بێ هاوکارە بین هەرچیمان پێ بکرێت لە پێناو گەلی خۆمانە ئەنجامی ئەدەین ئەوە بوو ئێمەش ئەگەر بتوانین سەردانی هەرچەند سەردانی شنگالیشمان کردو ئەو خۆ بەڕێوەبەریشمان بینیەوە ئەو ئەمانش کە لەوێ هەبووە بینیومانە و ئەزانین تا چی ڕادەیەک ئارامە شنگال